لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەهۆی زۆری بارانبارینەوە لە زۆربەی ناوچەکانی کوردستان لافاو ڕوویدا، بەڵام هیچ زیانێکی گیانی و مادی تا ئێستا نەبووە. کەشناسی سلێمانی دەڵێت ئەم هەفتەیە بارانبارین بەردەوام دەبێت، بەڵام بە شێوەی پچر و لە هەفتەی ئایندەوە ئەم شەپۆلی بارانبارینە نامێنێت. بەهۆی کاریگەری هەردوو نزمە پاڵەپەسووی دەریای سپی ناوەڕاست و دەریای سوورەوانێ لە یەک دوو ڕۆژی ڕابردووە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان و ناوچەکەشی گرتوتەوانێەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 22.1 ملیم باران باریوە وەکۆی گشتی بارانبارینی پارێزگای سلێمانی تا ئەم بەروارە 954.1 کە بەراورد بە ساڵی پار تا ئەم بەروارە 621 ملیم باران باریوە و کاریگەری ئەم شەپۆلە لە کاتەکانی ئەم شەوانێ تا ئەمڕۆ زیاتر چڕبوونەوەی هەبوو بەهۆیەوانێ بڕێکی زۆر باران بارین و لە هاوکات لەگەڵی شیا هەورە بروسکە هەبووە، بەڵام لە کاتەکانی سبێنێوانێ کاریگەری ئەو چڕێتیە کەمتر دەبێتەوە بارانبارین، بەڵام هەر بەردەوامە بێت بە پێی پێشبینەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێم تا کۆتایی هەفتە بەردەوامە بێ بارانبارین. لە نێو سەنتەری شاری سلێمانی هیچ گەڕەکێک بەهۆی لافاوە زیانی پێنەگەیشت و ئاوەڕۆکانش گرفتیان بۆ دروست نەبووە. تیمەکانی شارەوانی سلێمانی و بەرگری شارستانی لە ئامادەباشیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کارە ساتێک کە بەهۆی لافاوە ڕوو بدات. کارمەندێکی بەشی پاکردنەوەی ئاوەڕۆکانیش لە کاتی کارکردن دەکەوێتە ئاوی قلیاسانەوە، بەڵام بە سەلامەتی ڕزگاری دەبێت. لە ناو شاری سلێمانی لە ناو شارە زۆر کێشەی قورس نەبووە، بەڵام لە چواردەوری سلێمانی بۆ نمونە گەڕێکی قولەرەیسی ئاوێکی زۆر ڕووی تێکردبوون لە قولەرەیسی و لای زانکۆی کۆمار و ئەوانە ڕووداوی سروشتی لافاو ئەوەنە زیای کردبوو کەوتبووە سەر قەنتەرەکان، بەڵام سوپاس بۆخوا هیچ زیانێکی گیانی و ماڵی بەدواوە نەبووە و ئیسا ئاو دابەزیوەتەوە گەڕاوەتەوە ناو مەجراکانی خۆی و هیچ کێشەیەک نەماوە. ئەم تەنکەرم پێەیە کاگە پیشانی بە سیممان پێەیە، سیمان لە بەشێکی سیمەکە ئینەکە بەس بیارسەکە لە نیوەی ئۆفسا نیوەیمان بەردا ڕامان کێشایە دەرەوەی کرایەوە پردەکە، بەڵام بۆ بەشەکەی تری خۆم دابەزیم کە چوم شیشێکی نیوئینچ ئاوە خوارد بۆ سە پردەکە، وتم هەر کەسێ لێ هەڵکەوێ هەم تووشی کێشە بێکێتە خوارەوەیان با ڕاستی کە هەمیش کە ڕاستم کردەوە لە کاتی ڕاستبوونەوەی قرتا کە قرتا منیش زەختم لەکەوتەوەی کەوتمە ئاوەکەەوە هەچەندی خۆم بۆ نێژە بەشێ پردەکە 50 مەتر ئاوەکە منی برد. سپاس بۆ خوای گەورە بە فەزلی خوا هاتمەوە سەر ئاوەکە و بەمەلە چۆنە کەوتمە قەراغی ئاوەکە هاتمە دەرەوە. بەپێی زانیاریەکانی کەشناسی هەرێم تا کۆتایی ئەم هەفتەیە شەپۆلی بارانبارین بەردەوام دەبێت. پەروەردەی سلێمانیش بە ڕێوەبەرەکانی سەر پشک کردووە ئەگەر بارانبارین ڕێگری دروست بکات لە بەردەم پرۆسەی خوێندن دەتوانن دەرگای خوێندنگاکان دابخەن تا هیچ قوتابیەک زیانی پێنەگات، بەتایبەت باخچەی ساوایان و خوێندنگە سەرەتاییەکان. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.